پیغمبر خوا فرمی صلی الله عليه وسلم وسبحان الله والحمد لله تملأان أو تملأ ما بين السماء والأرض. أمدو الذكرى سبحان الله والحمد لله. أرز وآسمان نيوان أرز وآسمانت بو پردكن، يعني نيوان أرز وآسمان چنێکە ئەگەر قەبارێکی بۆ دروستکەی چەندێک گەورە دەبێ مەگەر خوا بزانێ. کەواتە سپاسی خوا بکە، الحەمدولله بکە و سبحان الله بکە. نێوان ئەرز و ئاسمان چەندێکە بەقەت هەموو نێوان ئەرز و ئاسمان پڕ نێوان ئەرز و ئاسمان دەبێ بە چاکە و خێر بۆ قیامەتت. حەمد و سەنای خوا بکە. ئێگەر بڵێ خوابی بڕێ، ئێ خوا بڕی. خۆ 2011 عیبی نەبوو خەڵکی خوابی بڕێ خوابی بڕێ. ئەی بەخوای گەورەت بڕین، بەڵام دڵتان خۆش نەبێ بڵێن بەهۆی دوعای ئێمە بوو، نە بەهۆی ناشکوری ئێوە بوو. چونکە خوای گەورە فەرمێتی ئێوە ئەگەر ناشکوری بکەن عەزابی من بەهێزە. دەستێن بەخوا لەو کاتش کە کوتوەتەنی پارەباران بوو خەڵکی سوپاسی خوای نەکرد بە زۆری. هەرەوی خوابی بڕێ، ئەم عاشە چێ خوابی بڕێ، ئەم کەسابەتە چێ خوابی بڕێ. ئەمە قسەی هەمووان بیستمانە گوێمان لێ بووە. سەتەها خان و لەم شارانە کرا خەریتەکەی بە ئارد کێشرا، لە جاتی گەچ ئاردیان بەکارهێنا. ئەمڕۆ پرسیار لە مەساحەکان بکە. ئێستا هەندێکی لانەی گوێ لە دەنگیشم بێ کە ئەو شتەی کردو ئەنجامی داوە. کاکە بۆچون فەردەی ئارد گەچ بکڕمەوە فەردەی ئاردە بیڕژێنە تاوە. لە جاتی بۆ خەریتە و خەریتەی خانۆکە و نەخشەی خانۆکە. ئێخوا چۆن غەزەبمان لێ ناگرێ؟ هێشتا باشە الحەمدولله، ئاوا بێنوعیبمان نییە. بۆیە بەردەوام بڵێ سبحان الله الحەمدولله. ئەو کاتە نێوان ئەرز و ئاسمانت بۆ پڕ دەکات لە خێر و لە چاکە. کەواتە تۆ دەتوانی بەم دوو زیکرە کارێکی وەها بکەی لە ڕۆژی قیامەتە چاکەکانت وەکو نێوان ئەرز و ئاسمان ئەوەندە چەندێ زۆرە ئاوا بڕاتە ناو تەرازوی عەدالەتی خوای پەروەردگارە و خێر و چاکەکانت قورس بێ. ئێکە ناشکری بکەی یەک شتێک دەست ناکەوێ و دەبیتە هۆکاری بۆی کە خوا لێشە تووڕە بێت. خوای گەورە دەفەرمێ قوتیل الئینسان ما ئەکفەرە. ئەمە ئایەتە دوو معنایە قوتیلە، یعنی لعنەت لەو مرۆڤانە بێ کە ناشکوری دەکەن، سپڵەن بەرامبەر بەخوای گەورە. مرۆڤ بە کوشت بچێ، نەفرەتی خوا لە لەو مرۆڤانە بێ کە ناشکوری دەکەن و سپڵەن بەرامبەر بەخوای گەورە. ئەو خوای گەورە وا دەفەرمێ قوتیلە ئەک بە کوشت بچی یاخوا بکوژرێی ئەی ئادەمی زاد ئەوەندە سپڵەی بەرامبەر بەخوای گەورە. بەڵام خەڵکی ئەمڕۆ و خەڵکی پێشتریش و خەڵکی لەمەولاش بە کەمی سوپاسی خوا دەکەن، چونکە خوای گەورە خۆی دەفەرمێ وەقەلیل من عیبادی الشەکوور. ئەوانەی کە حەمد و سەنای من دەکەن زۆر کەمن. خوا دەفەرمێت بێگومان بڕۆ ناو خەڵکی بدوێنە هەر خەڵکی ناشکری دەکات بەداخە. ژیان هیچ کاتێک بەقەت ئێستا خۆش نەبووە، نەباو باپیرمان نە هیچ کەسێکی تر ژیانی ئەوەندە خۆش نەبووە ڕاستێکی دڵی دانێ خۆش بوو بێ، بەڵام فەقیری هیچ نەبوو بیخوات. ئێستا الحەمدولله کۆمەڵی نیعمەت هەیە لە بەردەستی تۆە. کاتێککە باسی پاشاکان دەکرێت فیرعەونە نەمرودە کێ ئەم کیسرایە کێ هەمووی هەرێکێک لەوانە کە دانیشتووە لە شەودا گڵۆپێکی جوان نەبووە غورفەکەی بەڕوون ناکاتەوە. کیسرایە نازانم کێیە موبەڕیدەیە سبلیدێک نەبووە فێنکی کاتەوە. کەواتە تۆ دەوڵەمەندی گرنگ ئەوەی لەشە ساغ بێ ئیمانت هەبێ. ئیتر هەندێک جار برسیتە بێ ئاساییە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم جاری وا بوو لە برسا بەردی بەستۆ بە مەعیدەی سکی خۆی بۆی بچێتە ناوە برسی نەبێ. خۆ کەسمان نەگەشتێتەوە مەرحەلەیە برا بەڕێزم هێشتا لەگەڵەو شەهر دەیفەرموو الحەمدولله. وەڵڵای جاری وایە ئەفەرمێ عایشەی خێزانی ئەفەرمێ ڕەزای خوای پەروەردگاری لێبێ ئینسان کە ئیمانی ضعیف بوو هەر ناشکوریەکە و هەر قسەکەوە جوێنەدا، بەس ئینسان ئیمانی بەهێز بوو بەو شێوەیە نابێت. عایشەی خێزانی ئەفەرمێ جاری وا هەبووە 45 شەو ڕۆژ 45 شەو ڕۆژ مانگ و نیوێک بەسەر بنەماڵەی پێغەمبەری خوا تێپەڕیوە صلی الله علیه وسلم 45 ڕۆژ لە ماڵی ئاگر نەکراتەوە چێژ نەکراوە. 45 ڕۆژ تخوا کێتان ئەوان؟ تخوا ئەو خەڵکە ئیمان ضعیفەی کە هەر ناشکوریەکە چی کەسێکی بەو شێوەیەیە؟ وەرە 45 شەو ڕۆژ ژەمێک خواردن نەخۆی. تەنها ئەفەرمێ خواردنەکەمان چی بوو؟ نانی جۆ بوو، یا نان و خوێمان دەخوارد، یا نان و خورمامان دەخوارد، یا ئاو خورمامان دەخوارد. ڕۆژێکیش نیان و خوابی بڕێ، ڕۆژێکیش نیان فەرموو مەکەی ژیانە مەکەی حاڵە. هەموو کاتێ برا هەر زوڵم مستەمەر بێ و هەر هەتا قیامەت دشەبێ. کەواتە
برای بەڕێزم تۆ حەمد و سەنای خوا بکە کە مەزاڵم نیت مەزلومی سپاسی خوا بکە لەسەری خۆی زاڵم بێ خوا لە دنیا و قیامەت زەلیلی دەکا بە دڵنیاییەوە بەخوا یەک فرستێکە درای زاڵم بێک بێ خوا بۆ تۆ وەرەگرێتەوە ئەوەی کە ئەوان دەیخۆن ئەوە حەقی تۆ و مافی تۆ تەنیا بۆ تۆ ئەمە کەیتر بوو کوزاوە دەیخوا ئەوەی کە دەستەکەوی بوو کوزاوای خوا ئەوەش کە خەڵقی خوا بۆ قیامەت دەمێنێتەوە بە صافی لە ڕۆژی قیامەتە پاداشتەکەی وەرەگری بۆیە هەر کەسێ ماڵە دەخوا بە بیخوا دڵنیا بە ڕۆژێک دێت بە زەلیلی ماڵەکەی لێ دەسێنرێتەوە بەڵام گرنگ ئەوەیە حەمد و سەنای خوا بکەیت ئەگە پێت خۆشە خوا لێت نەسێنێتەوە خوا ژیانت خۆشکە بەردەوام بڵێ الحەمدولله الحەمدولله کەثیرا خوایە سپاس و ستایشێکی زۆر بۆ تۆ